بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە گەرمترین سڵاوەکانتان پێشکەش. ئازیزان، من زارا مەحموودی جارێکی دیکە لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی تر لە بەرنامەی ئاسوێ بەرابەری کە لە بەرنامەی ئەمڕۆماندا ئێوەی ئازیز و خۆشەویست بینەر و بیسەری کورتکراوەی بابەتێک دەبن لەژێر سەردێڕی من زەعیفە نیم. خەبات بۆ سڕینەوەی پلەدوویی پێویستی بە بەشداری یەکە بە یەکەی ژنانە لە نووسینی بەڕێز لاوژە جەواد. بەو هیوایە بەرنامەی ئەمڕۆمان جێگای سوود و ڕزایەتی ئێوەی ئازیز بێت. فەرموون بۆ بینینی. من زەعیفە نیم. خەبات بۆ سڕینەوەی پلەدوویی پێویستی بە بەشداری یەکە بە یەکەی ژنانە. نووسینی بەڕێز لاوژە جەواد. کۆمەڵگای کوردستان وەک بەشێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆمەڵگایەکی پیاوسالارە. هەڵاواردنی جنسی و چەوسانەوەی ژنان بووەتە بەشێک لە هەویەتی بنەڕەتی دانیشتوانەکەی. سەرتاپای کۆمەڵگا بە پیاوسالاری پۆڵین کراوە. لە ئەدەبی ئاسایی قسەکردنی ڕۆژانەوە تا دەگاتە سیستەمی پەروەردە و سەرجەم جمگەکانی کۆمەڵگا و شێوازی ڕێخستنی بازار و شوێنی کار و هتت. پیاوسالاری لە عەقڵی گەورە و بچووک ژنان و پیاوان چەقی بەستووە و ڕنگدانەوەی هەیە لە سەرجەم هەڵسوکەوتماندا. هیچ کوڕێک نییە خۆی بە زیاتر و باشتر نەزانێت لە کچ و هەروەها بە پێشەوانشەوە ئەو عەقڵیەتە جۆرێک ژنانی ڕام کردووە کە هیچ کچێک نییە خۆی بە کەمتر نەزانێت لە کوڕ. کۆمەڵگای کوردی و بە تایبەت ژنان تەنها دوو ڕێگایان لە بەردەمدایە. ڕێگای یەکەم ئەوەیە تەسلیمی ئەم واقعیە تاڵە بین و هەتایە گۆڕانی دنیا هەروە بووە و هەروەش دەمێنێ. دووبارە بڵین و داما و کنەفت و کوێلە بەم دەردەوە بناڵێنین. یان ڕێگای دووهەم هەڵبژێرین و ڕاپەڕینکەین دژی ئەو پلەدوویە. ڕاستە وەها بووە بەڵام نابێت وەها بمێنێت. ئەوە ئینسانە زیندوەکانی ئەمڕۆن دیاری دەکەن سبەینێ دەبێت چۆن بێت. نابێت شەپۆلی پیاوسالاری هەتایە ئەمبەر و ئەوبەر بمان بات. دەڵێن ماسیە زیندوەکان ئەوانن کە بە دژی شەپۆلەکانەوە دەجوڵێن نەک ئەوانەیە کە شەپۆل لەگەڵ خۆی دەیان بات. زۆربەی ژنان ڕێگەی خۆپاراستن لە کێشەوە خۆگونجاندن لەگەڵ واقعی و تەسلیم بوون بە هەلومەرجەکە و پیاوسالاریان هەڵبژاردووە. هەر ئەوەش هۆکاری سەرەکی درێژبوونەوەی تەمەنی سیستەمی دژەژنە. خۆسانسۆرکردن بۆ خۆپاراستن لە بارگرژی ملدانە بە دۆخی دەرەجە دووی. خەبات بۆ گۆڕینی دۆخی ژنان سەرەتاییترین هەنگاوە. بۆ هەر ژنێک کە بیەوێت وەک ئینسانێک و کائینێکی سەربەخۆ پێ بخاتە دنیای بوونەوە، بۆ هەر ژنێک کە بیەوێت لە هەر بوارێکی تردا خەبات بکات، ئەگەر ژن لە مافی ئینسانی بەهرەمەند نەبێت چی لە دۆخەکە دەگۆڕێت؟ دوێنێ ناسیۆنالیزمی عەرەبی حاکمیەتی کردووە، ئەمڕۆ ناسیۆنالیزمی کورد. ژن نییە ڕۆژانە پریشکی نظامی پیاوسالاری بەرنەکەوێت و ئازار نەبینێت. زۆربەی ژنان لە ژیانی ڕۆژانەیان جارێک یا چەند جار تووشی حاڵەتی وەها دەبن کە لە میشکی خۆیان بڵێن ئەگەر ژن نەبوونایە جۆرێکی تر هەڵوێستیان دەگرت. هەموو ژنان یەکێک کەم و یەکێک زۆر ڕۆژانە هەست بە پلەدووی ژنبوون دەکەن. ژنانی کوردستان دەبێت کۆمەڵێک پرسیار لە خۆیان کەن و بە دوای وەڵامی پرسیارەکان کەون. ئایا دۆخی ژنان لە سەرجەم کۆمەڵگای بەشەری ئەم کۆلایەتیەدایە؟ سەرچاوەی ئەم هەڵاواردن و چەوسانەوەیە لەکوێوە هاتووە؟ ئەزەڵی و ئەبەدیە؟ بۆچی ماوەتەوە؟ چۆن خەباتی بەرامبەر کراوە؟ کۆمەڵگا پێشکەوتووەکان چیان کردووە لەگەڵ ئەم کێشەیە؟ شەڕی یەکسانی چییە؟ یەکسانی لەگەڵ کێ؟ یەکسانی لە چی؟ شەڕ لەگەڵ کێ؟ ئەمانە و کۆمەڵێک پرسیاری تر ئەگەر جەختیان لەسەر بکەینەوە ڕۆشناییک دەخاتە بەر خەباتمان. بە درێژایی مێژوو دەسەڵاتداران و پاوەندخوازان هەوڵیان داوە جیاوازی سروشتی، جوغرافیایی و جیاوازی باوەڕ بکەنە ئامرازێک بۆ بەشبەشکردن و دابڕاندنی ئینسانەکان لە یەکتر. لەم ڕێگایەوە ئاگری ناکۆکیمان ناخۆش کردووە و شەڕیان ناوەتەوە. ئەم میتۆدا لە دینەکان زۆر بەرجەستەیە و بە ئاشکرا دەڵێت لەناو گیانداراندا بەشەر پلە و پایە بەرزترە. لە تەورات خێڵی بەنی ئیسرائیل، لە ئینجیل
تایفەی مەسیح و لە قورئان ئومەتی ئیسلام باشترین و تایبەتن. لە هەر سێ دینەکەش تێکڕا بە هاودەنگ ژن خراپ و سەرچاوەی شەڕن. شەڕی مافەکانی ژنان، شەڕی سەلماندنی هەویەتی ئینسانی ژن شان بەشانی پیاوان، شەڕی ڕزگارکردنی ژنان لە کۆیلایەتی و ژێردەستەیی و هەڵواسراوی، شەڕی ئەوەی کە ژنان خاوەن جەستە و بڕیاری خۆیان بن، شەڕی نێوان ڕەگەزی نێرومێ. ئەم شەڕە بربەرەکانەی کەلتور و سروشتی سەرەتایی ئینسانە. سروشتی سەرەتایی ئینسان وەک هەر حەیوانێکی تر لاشعور و دەڕەندە بووە. هەرچی زمان تێدەپەڕێت ئینسان بە جیاواز لە بوونەوەرەکانی تر بەهۆی عەقڵ و هوشیاریەوە تەکوینی ژیانی خۆی دەکات و لە سروشتە وەحشیە دوور دەکەوێتەوە. بەشەر بەپێی ئەزموون و داهێنانی نوێ ڕۆژانە کەلتوری خۆی ئابدەیت دەکات. ئاستی کەلتوری دیاری دەکات بۆ هەر کۆمەڵگایەک کە چەندە لە سروشتی سەرەتایی فاسیلەی گرتووە و چەندە توانیویەتی یاساکانی جەنگەڵ بگۆڕێت و بەپێی زانستی سەردەم پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی ئابدەیت بکات. هەر لەسەر ئەم تئۆریە شەوەیە کە دەڵێت شەڕی یەکسانی نێوان ژن و پیاو بەرەنگاری کلتورە لەگەڵ سروشتی سەرەتایی ئینسان دەگەینێ، ئەو دەرەنجامەی کە هەڵس و کەوتکردن لەگەڵ ژنان دەتوانێت پێوەەر بێت بۆ دیاریکردنی ئاستی پێشکەوتن و دەوڵەمەندی کلتوری. سروشتی سەرەتایی ئینسان بەشێک بووە لە یاسای جەنگەڵ بە پێی قاعیدە و قەواعید. هەرکام عەزەڵەی زیاتر بێت دەبێت بە سوڵتان و لەم ڕوانگەیەوە دەسەڵات و ماف دابەش دەکرێت. ئێستاش بەداخەوە زۆر جارگێمان لەوە دەبێت سروشت ژنانی لاواز دروست کردووە و دروشمی یەکسانی بێمانە و بێسوودە. ڕاستیەکە ئەوەیە خاوەن ئەم جۆرە بیرکردنەوانە تەنها ئەوە دەسەلمێنن کە هێشتا مەودایەکی زۆریان نەبڕیوە و عەقڵ و تێگەیشتنی لانی کەم هەزار ساڵ دەبێت پایدەر لێ بدات. ئازیزان، ناوبڕێک دەبینین و دەینەوە لاتان. لە کۆمەڵگا پێشکەوتووەکاندا لەسەر لاپەڕەی یەکەم یاسا بنەڕەتیەکانی زۆربەی وڵاتە پێشکەوتووەکان نووسراوە ڕۆشنگەری و هوشیاری بەردەوام تەنها ڕێگای تەکوین و پاراستنی مافەکانمانە. ئەگەر یاسا و ڕێسا بەردەوام بە زانستی کۆمەڵایەتی دەوڵەمەند نەکرێت، ئەگەر ساڵ بە ساڵ و ڕۆژ بە ڕۆژ پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لەگەڵ زانستی سەردەم هەنگاو نەنێت، کەواتە زانستی کۆمەڵایەتیمان بۆ چییە؟ کۆمەلگای ئێمە سەرقاڵە بەوەوە چوار ژن یان زەواجی مسیار. ئێمە دەبێت دان بەوەدا بنین کە خاوەن کەلتوریکی کۆنەپەرست و پەروپوت و وێرانی کە لە 1000 ساڵ پێش ئێستاوە چەقیوە. لە وڵاتی ئێمە ڕێک بە پێچەوانەی وڵاتە پێشکەوتووەکانەوە لە یاسا بنەڕەتیەکانماندا جەخت لەوە دەکرێت کە هیچ بڕگەیەک نابێت ناکۆک بێت لەگەڵ دەورانی کوێلایەتی و دەقەکانی ئیسلام. ئەگەر لە ڕوانگەی پیاوسالاریەوە سەیری کللتوری ڕۆژهەڵاتی ناوەند بکەین، خاوەن دەوڵەمەندترین و کامڵترین کللتورە لە جیهاندا. لە چه وێرانەیەکی تردا پیاو بۆی هەیە وەک بازرگانی مەڕووماڵات چوار ژنی هەبێت. خەبات بۆ مافە ئینسانیەکانی ژنان شەڕی ڕەگەزی نێرومێ نییە، شەڕی نێوان کوڕان و کچان نییە. هەروەک چۆن جۆن خەبات دژی ئاپارتایدی و ڕەگەزپەرستی بانگەوازی شەڕ دژی سپێپێستەکانی نەبووە، خەبات دژی نیزامی کوێلایەتی بانگەوازی شەڕ دژی خەڵکی ئازاد نەبووە. خەبات بۆ ڕەفاهیاتی خەڵکی خاوەن پێداویستی بانگەوازی شەڕ دژی خەڵکانی ئاسایی نییە. خەبات بۆ مافەکانی منداڵان شەڕ دژی گەورەکان نییە و خەبات بۆ مافەکانی ژنانیش خەبات دژی پیاوان نییە، بەڵکو خەبات دژی سیستەمی پیاوسالاری و دژی ئەو کەسانەیە کە قازانج لەم ژێردەستیە ژنان دەکەن. لە هەر کام لەم نمونانەی سەرەوە داستانی چەوسانەوەی بەشێک لە ئینسانەکانە لەلایەن دابوو نەریتێک کە تەنها لە بەرژەوەندی گروپێکی دیاریکراوە و نادادپەروەردایە. لە سیستەمی ئاپەرتایدی ڕەگەز پەرستدا تەنها کۆمەڵێک سەرمایەدار و پاوەندخواز قازانج دەکەن، نەک خەڵکی ئاسایی ڕەگەزەکانی تر. لە سیستەمی کوێلایەتی تەنها کوێلەدار و لە چەوسانەوەی ژنانیش تەنها دابوونەریتی قازانج دەکات کە بەرهەمی حکومڕانی ئێستا و پێشوو بووە. چەوسانەوەی ژنان حاصل و بەرهەمی سیستەمی چینایەتیە.
لەو ڕۆژەوەی کە مرۆڤ دەستی کرد بە کشت و کاڵ و بەکارهێنانی زەوی لە ماوەیەکی کورتدا ئەوە عەرزی منە و ئەوە هی تۆیە دیاردەی مەڵکداری هاتەکایەوە و بە تێپەڕینی زەمان مۆری خۆی لە هەموو شتێک داوە. لەم پەیوەندیەدا ژنانیش وەکو کاڵا دەکرێن بە مڵکی پیاو. بەم شێوەیە لە قۆناغ یەک لە دوای یەکەکان لە پاشەکۆیەتی دادەمێنێتەوە. دەتوانین بڵین لە سەرجەم داگیرکاری و شەڕ و سنووردانان و دەسەڵاتداری و یاسادانان و هێنانی ئاین ژنان ڕۆڵی سەرەکیان نەبینیوە و بۆ سەرجەم وێرانکاریەکانی مێژووی پاوەندخوازی پیاوسالاری تاوانبارە. سەرەڕای ئەوەی کە ژنان لە گەشەدان و بەردەوامبوونی مرۆڤایەتی پشکی شێریان بەرکەوتووە بەڵام هەمیشە لە سەنتەری بڕیاردان هیچ جێگا و ڕێگایەکیان نەبووە. واتە لە ئەرک و بەرپرسیارەتی لە ناوەند و لە ماف و بڕیاردان لە پەراوێزدا بوون. ئەو هاوکێشەیە کە سەرێکی ئەرک و سەرێکی تری دەسەڵاتە دەبێت لە بنەماوە دەستکاری بکرێت. ژنان لە سەنتەری بڕیاردان نزیک ببنەوە و بەشێک لە ئەرکەکانیشیان کەم بکرێتەوە. زن زندگی ئازادی woman life freedom. I was told to stay quiet in a world full of noise. I was told to walk silent in a war of wicked marches in this world. I remain lost for answers. I was told to hold violence when the world kills with greed. I was put on a diet 'cause a woman shouldn't be. I was taught compliance in the name of the sword. I stabbed every dream I could be free for a day. Free for a day. Free for a day. Free, not today. Not today, I am silent. Pick my battles and my peace. I look to God for guidance. Not the name, but frequencies. We live, we die. We play the game. Dog eat dog. Who's gonna stay sane all the way? Free for a day. Free for a day. Free for a day. Not today. What they say to me is that they don't want this system anymore. They want democracy. I mean, they don't believe in the reform and their rights. Iran's government is a dictatorship. If a dictatorship opens for reform, for being transformed, it stops being a dictatorship. Reform and dictatorship doesn't go together. So this is something not possible. You cannot make this government to become a democratic government because it is not in its basis. It's a dictatorship. Like the moon should go through phases of emptiness to full. You don't have to hold on to the painter, hold on to the fuel. How can I not be biased when one-on-one was made to? The world revolves around itself and so do you, around you. I guess you gotta figure it out for the time and place, age and state. Except you need to bleed in the palms of rage. This is just another glitch. One day, you will understand how to be a real man in the womb of a woman. First of all, they claim not to be sexist at all. You see, I mean, the big slogan is Zan Zendegi Azadi, woman, life, freedom. And the human rights is the human rights. In any society, Iran or anywhere else in the world, if the women are repressed, if half of the population, they are actually worth half of the other half just because of their gender, we cannot talk about democracy.
بەڵێ ئازیزان و بینەلانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان تا بەیەگەشتنەوەیکی تر مەڵەوە.